جەنگی رووسیا ئۆکرانیا پێی نایە قۆناغێکی ترەوە ئەویژەوەی ئەو ناوچانەی کە ئێستا بەدەست رووسیاون لە خاکی ئۆکرانیا ڕفراندۆمیان تیادا ئەنجام دەدرێ بۆ ئەوەی بلکێندرێن بە خاکی رووسیا و ببن بە بەشێک لە خاکی رووسیا. ئایا ئەم کارە سەردەگرێەوە ئایا ئاخۆ ئەمە ئامانجی جەنگی رووسیا و ئۆکرانیا بووە؟ لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین با میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیقبال دۆڕا شارەزایی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕاستە و خۆ لە مۆسکۆی پایتەختی رووسیاوە لەگەڵماندایە. بەڕێز دیۆرە شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. دەمەوێت بزانم ئامانجی رووسیا لە ئەنجامدانی ڕیفراندۆم لە 4 هەرێمی ئۆکرانیا چییە؟ ئایا ئامانجی رووسیا لە جەنگەکە ئەمە بووە؟ پێش هەموو شتێک ئێمە دەزانین کە ئەم ناوچەیە لەژێر کۆنتترۆڵی رووسیادا زیاتر لە ماوەی 8 ساڵدا، بەڵام بە شێوەیەکی یاسایی نا. بەڵام لەم دۆخی ئێستا بووە هۆی دروستبوونی چەند دۆخێکی سەخت، بۆ نمونە لە سیستەمی ئابووری و لە سیستەمی تەندروستی و سیستەمی بەڕێوەبەرایەتی و تەنانەت لە سیستەمی سەربازیش کێشەی دروست کرد. بە شێوەیەکی زۆر باش کاریان نەکردووە ئەم سیستەمانە، بۆیە بە دڵنیاییەوە لە هەمان کاتدا ئەو ناوچەیە نابێتە ئەو خەڵکەی کە لەوێ دەژین وا هەز ناکەن کە ئەوان خەڵکی ئۆکرانیان یان سەر بە رووسیان خەڵکی رووسیان. باش ئەمە دۆخێکی زۆر سەختە بۆ خەڵکەی کە لەوێ دەژین. بەڵێ زۆر باشە. بەڕێز دیۆرە ینی دەگوترێت یاخود پێتان وایە ئامانج لە ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمە بۆ گوشارخستنە سەر ئەوروپایە بۆ ئەوەی پشتیوانیەکانیان بۆ ئۆکرانیا ڕابگرن؟ بەڵێ پێش هەموو شتێک رووسیا دەوێت پیشان بدات کە دەتوانێت هەموو شتێک بکە لە ناوچانەدا ئەگەر ویستی ئەم شتە بە گرنگ ببینی. ئەمە نامەیەکە نەک تەنها بۆ وڵاتانی ڕۆژئاوا، ئەمە لە هەمان کاتدا نامەیەکە بۆ خەڵکی خۆی لە رووسیا هەروەها، چونکە ئەم جەنگە ئەم دۆخە سەربازیە لەو ناوچەیەدا بە شێوەیەکی گونجاو بەڕێوە نەدەچوو هەروەکو ئەوەی خەڵکی رووسیا چاوەڕوان بوو. بۆیە رووسیا دوای ئەو ڕیفراندۆمە دەیەوێت پیشان بدات کە رووسیا دەیەوێت پیشان بدات کە دەتوانێت هەموو شتێک بکات کە خۆی بەڕاستی دەبینێ و بە گونجاوی دەبینێ ئەگەر ئەم شتە بۆ وڵاتانی ڕۆژئاواش بێ. باشە بەڕێز دیۆرە با بڵین ڕیفراندۆم ئەنجام درا، بەڵام لە ئێستاوە هەم وڵاتانی ڕۆژاوە ئەوروپا هەم ئەمریکا دان بە ڕیفراندۆمەکەدا نانێن. ئایا ئەم ڕیفراندۆمە لەو حاڵەتەدا سەرکەوتوو دەبێت یان ئەنجامی دەبێت؟ بە دڵنیاییەوە وڵاتانی ڕۆژئاوا و یاسا نێودەوڵەتیەکان قبول ناکەن ئەم ئەنجامی ئەم ڕیفراندۆمە قبول ناکەن. ئەم شتە ڕاستە بەڵێ، بەڵام ئێمە دەزانین کە لەلایەکی ترەوە لە دەستوری ویلایەتە یەکگرتووەکان لە نەتۆ یەکگرتووەکان دەستنیشان دەکات بۆی وڵاتان چارەنووسی خۆیان بە خۆیان دەستنیشانی بکەن. بۆیە ئەمە لە رووسیا هەمووان دەزانن، هەموو خەڵکی رووسیا دەزانن کە لیژنەی نێودەوڵەتی ئەم ئەنجامانە قبول ناکات. بۆیە کرملن گرنگی بەم دۆخە نادا، گرنگی بە ڕازبوونی وڵاتانی ڕۆژاوا نادا، چونکە لە هەمان کاتدا کاتێک کرملن ئەم ڕاستی ئەم دەستورە دەبینێ رووسیا بە هەمان شێوە دەوێت وڵاتانی ڕۆژاوای پیشان بدات. زۆر چاکە. بەڕێز دیۆرە پێت وایە دوای ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمە لکاندنی ئەو هەرێمانە بە رووسیاوە ئیتر ئەمە کۆتایی جەنگە، جەنگ کۆتایی دێ و رووسیا ئامانجەکانی خۆی پێکا؟
نەخێر من لە بڕوادا نیم و هیچ کەسێک لە رووسیا ئەم شتا قبول ناکات دوای ئەو ڕیفراندۆمە کە ئەو شتا قبول ناکە کە جەنگ کە تاوا دەبێت نەخێر باش لە هەر دۆخێکدا سیاسیەکانی رووسیا و پێیان وایە دوای ئەو ڕیفراندۆمە دروستبوونی فشار لەسەر رووسیا زیاد دەکات بەڵام رووسیا گرنگی بەوە ناداتن لای گرنگ نییە ئامادەن ڕوبەڕووی ئەنجامەکان زۆر باشە زۆر باشە چونکە دۆخەکە بەم شێوەیە لە رووسیادا باشە بەڕێز دوێرە ئێوە ئاماژەتان بەوەدا خەڵکی ئەو ناوچانەی کە ڕیفراندۆمی تێدا دەکرێت یعنی ڕەنگە تا ڕادەیەک هاوسۆز بن لەگەڵ رووسیا پێت وایە ئەو ریفراندۆمە رووسیا بە زۆر ئەنجامی دەدا لەو ناوچانە یاخۆت نەخێر خەڵکەکە خۆیان ڕازین بەوەی ببن بە بەشێک لە رووسیا خەڵکی ئەو ناوچانە کە لە دۆخێکی زۆر ژیان لە ژیانێکی زۆر سەختدا دەژین لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا دۆخی ئەو خەڵکە لێ زۆر ئاسان نییە بەڵام لە هەر دۆخێکدا لە ڕیفراندۆم و بە پێی تەوقعاتی رووسیا بێتن چونکە ئەو خەڵکەی کە لەوێ دەژین بێزار بوونە لەو دۆخی ئێستا کە هەیە لەوێ لەو ماوەی دوور درێژەدا بۆیە دەیانوێ ئەم دۆخە گوماناویە و ناخۆشە کۆتایی پێبێنن بۆیە من پێم وایە دەیانوێ بەشێک لە خاکی رووسیا باشە ئۆکرانیا و هەروەها وڵاتانی ئەوروپا و ئەو نەتەوە یەکگرتووەکانیش رووسیا تۆمەتبار دەکەن بەوەی کە تاوانی جەنگ ئەنجام دراوە پێت وایە رووسیا تاوانی جەنگی لە ئۆکرانیا ئەنجام دابێ و بۆچی وا مامەڵەی لەگەڵ دەکەن پێت وایە ئەمە هەبوو بێ کۆتا شوێنی رووسیا لەم بابەتە ئەوەیە رووسیا دەڵێت ئەم هەنگاوە نانێت بۆیە وڵاتانی ڕۆژاوە بە تایبەت ویلایەتە یەکگرتووەکان و ئینگلتەرا دەیانەوێت ناوچەکان دابەش بکەن ناوچەکانی کۆماری رووسیا دابەش بکەن بۆیە لەبەرەم هۆکارە رووسیا دەڵێت ئێمە هەموو شتێک دەکەین لە پێناو پاراستنی ناوچەکانی خۆمان پاراستنی رووسیا ئەگەر ئەم ناوچانەشمان بەدەست نەکات ناوچەکانی رووسیا دابەش دەکرێن ئەوە بیرروڕای رووسایە رووسیا لای گرنگ نییە وڵاتانی ڕۆژئاوا بە چ شێوەیەک بیر دەکەنەوە لەوەی کە رووسیا ئەنجامی دەدات بەڕێز دیۆرە داپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم هیچ کاتێک بەڕای ئێوە کاتێک هەیە بۆ کۆتایی هاتنی ئەم جەنگە یاخود ئەم جەنگە چەند ساڵێک درێژە دەچێشێ و درێژخایەن دەبێ و دواتر ئەوروپاش زیاتر زیانمەند دەبن لی من دەترسێم لەوەی کە ئەم جەنگە بۆ ماوەی 7 ساڵ لاوانەیە بەردەوام بێ چونکە تۆ ئێوە دەزانن کە ئەو فشاری کە خراوەتە سەر رووسیا بە هیچ شێوەیەک ڕناوەستێتن بۆیە جەنگەکە بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بێ بۆ چەندین ساڵ لاوانێ باشە بەڕێز ئیقبال دوا پرسیار زۆر بە کورتی وەڵام دەرەوە من سوپاست دەکەم پێت وایە ئێستا ئیتر کۆتایی یەک جەمسەری لە دنیادا هاتووە و چەند جەمسەرێکی کە هەیە رووسایە چینە ئەوروپایە بە دڵنیاییەوە من پێم وایە کە ئەم فرسەتە بۆ رووسیا و ئەم هەلە بۆ فرسەتە و رووسیا و سین بەرامبەر ئەمریکا بۆستنەوە بەڵام ئەمە شتێکی زۆر ئاسان نابێ بۆ رووسیا بەڵام تۆ دەزانی ئەگەر رووسیا بۆ شێوەی ئێستا هەڵسوکەوت نەکات ئەوە رووسیا
رووسیا دابش دەکرێت ئەگەر بەو شێوێ هەڵسوکەوت نەکە بۆیە ئەمە هەڵێکە بۆی بۆ سین بۆ چین و بۆ رووسیا بۆی بەرەنگاری ئەمریکا بنەوە هێزی ئەمریکا بەسەرزی زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئیقبال دیۆرە شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە مۆسکۆ لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش.